بەرەزان دووبارە سڵاوتان لەبێت ئێمە وسابێستون لەوێدا پشومان وەرگرت کە پرسییم لە 8 شوباتی 1963 کۆتیتایەکی سەربازی لە نێو حکوومەتی عێراقی ڕۆیە کە بەسەر عەبدولکەریم قاسم و کاتە هاتنی عەبدولسەلام و بەعسیەکان بەراورد بە سیاسەتی قاسم بەرامبەر بە کورد سیاسەتی بەعسیەکان و عەبدولسەلام عارف لەو دەمەیە بەرامبەر بە کورد چۆن بوو؟ بەڵێ قوربان کودەتاکە کە ڕوویە تەبیعی عەبدولکەریم قاسم خۆی ڕێخۆشکەر بوو بەوەی یعنی عەبدولکەریم قاسم من وای لێگەیەمەوە تەنها هەر خۆی مابوو بە تەنیا ئینا ئەترافەکەی کە هەبوو هەموو ڕێخۆشکەر بوو بۆی کەوا بە ئاسانی ئەو کودەتایە بکرێت. دۆستی نەمابوو، دۆستی دوورخست بووە، دوورخست بوو لە خۆی ئەمانە تەبیعی هەڵەیەکی گەورەی کرد ئەم پیاوە خۆی قەتیزما لەکوێ لە هینا لە وەزارەتی دیفاع شەو لە ماڵەکەی خۆی بوو خانوویەکی بوو گرتووی بەکرێ هی ئەموالی مجەمەدە بوو مانی سازی کرێ و خانووی ئەو شەو لێ بوو ڕەمەزانیش بوو طبعاً شادی ڕەمەزان بوو جومعە بوو باری ئازانی بوو ئەو تارانە کە هاتن طبعاً عارف عەبدولڕەزاق ناردنی و لە حەبانیەوە و ئەم منذر وەنداوی ئەوان کە قەسفی هینیان کە قەسفی وەزارەتی دیفاعیان کردوانە طبعاً انقلابەکە لە ڕۆژی ڕووناک سەعات 9 بوو یەکەم هینی یەکەم کەلیمەی هینیان بڵێن دەستپێکردنیان کوشتنی ئەو جەلال جەعفەر و قاتی بوو کە قایدی و قۆی جەوی بوو لە ماڵی خۆیان بوو بازێک لە ماڵەوە کوشتویان بەزە لە دەرەوە کوشتویانە چۆ بۆ گوایە نازم خواردن و شب بکڕێ هەر بەجلی هینیشەوە بەجلی مەدەنی و ئەمانەوە ئەوە بڵێن هینیان بوو ئەوە کەلیمەی سڕیان بوو کە دەست پێ بکەن و ئەمانە هەر بە ئاسانی مەسەلا چوون ئەوە بوو مەسەلاتی زاعوانیان کرد ئەم کە دەرچوو ویستی بەرەو لیوای نۆزە بڕوا لیوایکی خۆی هەبوو نۆزە ڕێیان بازێکیان نەخێ با بچینە دیفاع لە دیفاع قوتێکی باشی هەبوو خۆی بەس خۆی لەوێ مەڵازاتەوە بوو لەوێ خەڵکێکی زۆر هاتن جەماوەرێکی زۆر هاتن داوای چەکیان لێکردن پیاوە ڕێی نەدا چەک با بە خەڵکەکە چاکەی بانێ فەرقی کرد ئەنجام مەسەلە داوای لە لیوای نۆزە کرد پیاوێکی خراپی وەک تاشەکەچی کردو بە زابدی استخباراتی لیوای نۆزە جوابی وتی وەرە تا زوو تەسلیم بە ئەو جاسم عەزایی کە من باسیەکەم کە سکرتێری بوو ئەوە لە ماڵەوە بوو تەلەفۆنی بووە کە ئەڵێ وەزع خراپ بووە تازە بڕۆ خۆ تەسلیم کە یعنی ئەنجا تێگا کە ئەم کابرایە لەگەڵ خائینە ئەم بابەتانە مەسە پیاوێکی وەکو مەهداوی کە خاڵۆزای بوو فازڵ مەهداوی ئەوە زۆر بە باشەی توانی ڕزگاری بە کورد خۆشەویست 2 ساڵ بوو قسەی نەبوو لەگەڵ یا پیاعی بوو چووە پەناوی وتی لەم ڕۆژابی لەگەڵ یا بوو ئەمانە طبعاً لەو پێشگوایە بە حساب لەڕێی بەڕەحمەت بێ کەریم قەرەنی کە مصەریفی سلێمانی بوو ماوەیەک لەڕێی ئەو دۆستی تاریخیا بوو تاریخی تازە بووە باسی گوایە نامی تاریخی بوو مامۆستا بلای محمەد هێنا بوو کەوا ئەنەهو ئێمە ئەمانەوێ پشتمان بگرن لەگەڵمانە بن کە هینمان کرد سەوراکە لە زدی عەبدولکەریم شۆڕژەکەینەوە تەم بە شۆڕ کورداکە بە شۆڕشیاندانا لەگەڵمانە بن و مەسەلا پشتمان بگرن و ئێمەش حقوقی ئێوە ئەپارێزین حقتانەی نییە ووازم بەڕەحمەت بێ ساڵی سفیش کە لە بەغا بوو بە نیهێنی مەسئولی لق بوو لە بەغا یەک دوو جار شەوکەت ئەقراویش لێوێ بوو چایان بە هین کەوتر بوو بە عەلی سەعدی کە ئەمیسڕی قیادەی قوتری حیزبی باز بوو بعضی و توێژ لە بەیرانە کرا بوو ئەمانە لەمە زیاتر هیچ شکە نەبوو یعنی بڵێ هەر وعود بوو بەدەم کەوەوە مەسەلا ئێمە شۆڕژەکەین ئێوەش لەگەڵمانە ئێمە دان بە مافیەوە ئەنین و ئەمانە ئیتر کە هیرەکە کرا کە طبعاً قسەی قسە بڕێ بەعسیەکان لە 25 دوازەوە تەلەبەیان هاننا ئەوە بوو لە سانەوی شەرقی کەرادە شەرقی سانەوی لەوێ لە کوڕی مەهداویاننا ئیزبات چوو لەسەری کردەوە کردیان بە مزاهرە و بە ئیزراب و ئەمانە باسیەکان وازە یەکێتی قوتابیانی کوردستانیش تەئیدی کردن لەو کاتە لەگەڵیانە بۆ ئیزرابکردنە تا ڕێی تەلەبە مەسەلە تەلەبە ئیمتیحان نانوچی و ئەم بابەتانە ئەو ئیزرابە مایەوە تا بڵێن کودەتاکەی شوبات کرا و ئەم بابەتانە ڕۆژی کودەتاکە طبعاً ئێمە پێشمەرگە بوو لە دەرەوە بنوانە ڕادیۆمان کردووە کە دەوری سەعات 9 دەوتیان شت لە بەغا قەوماوە پێیان خۆش بێت ئەو کاتە مابوو عەبدولکەریمەوە ڕوخێ و ئەم بابەتانە ئەوە بوو بەرقەیەک درا بەرقیەکە کە درا بەڕەحمەت بێ بە ئیمزای ساڵح یوسفی و فواد عارف بوو فواد عارف طبعاً کە وەزیر بوو لە زمانی عەبدولکەریم عەبدولکەریم عاجز بوو کوردپەروەر بوو کوردی خۆشەویست وەڵام کابرایەکی مستەقیل بوو سەر بەخۆ بوومانە لە بەرقیەکە بەرقەیەکیان نا بەرقیەکە بەڕاستی ئەو بروسکەیە من ئێستا کە تەماشایەکەم حتا جەنابی ملاسای ڕەحمەتیش پێی ناخۆش بووە ینی لە ساڵح یوسفیش تووڕە بوو لەسەرەوە بەرقیەکە بەم شێوە بوو إن ضربات الشعب الكردي ضد العدو الأوحد للقوميتين العربية والكردية وباقي الأقليات قد تلاحمت مع ثورتكم العظيمة فتعانقت الثورتان
فتعانق دي الثورة أم وشعنا تلاحمت وتعانقت وشي قصة يعني تبينا شورشة كمان تلاحم أويك ولقليك آيوة تبو انجا باوشان بيكاك تبيني شورشة شي الرواي ملتي شي وكو ملتي كرد بيني بشوفيني بكودتاي شي شوفيني كبا دستي مخابراتي أمريكي وشريكين ودستي بالانها بوتيا طبعا أخو هنا عليه مشهورة عليه الصلاة والسلام أتينا بقتال أمريكي مشهورة كما عليه أما بتانا أما بكي بهاوتاي أوا زورة كبير باشا ما وصل جنب بقول ناشر مراد قرم بنبخشة أما يو برشارة بكم لسردمي عبد الكريم عارف ده عبد السلام عارف ده أقربز لنيوان شهرشو حكومتي عراقية وكاتايا راقين ره بلي أو كاتب لي أو أقربز شون بو أقربز يكسري كهين بو زاني أزاني بلمايك بله لسه بس هيك أو تويجا كرابو تلو باج ماويك تاريخيا خوي كرئيس كرابرز كان جيش وكاتا تاريخيا كرابرز كان جيش خوي عقيدي متقاعد وكلام بفريق ورز كان جيش لقى خوي لقماني رحمتي برد بردي بو السنوة بس لقماني لقماني ملاسا كسجن بو لبقى بردي خويا ومعنا وعلى اساس اتو وفدي كردي مامزلال ياي بخيبي برئاسي مامزلال هات بقى ومعنا كوتنا وتويش بلام بعث كانت يعني إما بتماي أوين وحديك الثلاثي بس طبعا كإنقلابي هشتي هني شكلها لسوريا قصيق صبري هشتي شبط لا لهشتي آذار سوريا لبستو هشتي نوع انفصالا كل بسوشتي نوي شخصيك لهين جابوا للجمهورية العربية المتحدة كلا مصر وحدها أنا بو حكومتي تقريبا أو أحزاب عليه كون كلا بنجا كان حاكم بون حكومتي أم كابرا خالد العظم رئيس وزراء وناظم قصير رئيس جمهور بو بعث كان إنقلابي كلها هشتي آزارة بعث كانوا لغا قومي كان أوسع حزبي بعث وحركي قوميني عرب وحركي اشتراكي عربي وحزبي عربي اشتراكي أمانة هموي بيكوبون جبهيش يعني أبو بقشتي حتى إخواني بعض تأييد يعني كنا وطبعا حركة ناصرية كانوا حميان أمين إقلابي أكيد أما زيادة طبعا بعث كان اللي طبعا صلاح البيطار بو برئيس وزراء ولو مجلس كاسوري عندنا وكو عراق وإلى أتاسير رئيس مجلس كبو بلا وزراء كبعثي بو أما وايكل بعث هني العراق والسوريا وتاني يما وحدة بسين وقال مصر وتاني يما ناتوانين حتى أبي رأي أواني جور بقرين ومعنا بلا باني كان ده كل حشتي سيابو أويك هي لا مركزية ذلك لا مركزي لا مركزية أم محافظات إسابو يعني أو سام محافظات نبو مصرفيات أبو أو ما عندنا أبو كوا منطقي كردواري بيبقى محافظيك يكون مقرها مدينة السليمانية وأربيل أو عندنا أبو أنجا أو أقضي ونواحي يعني كعايدي مصر دوق محافظة نبو بخيرة وصل أمان أم بابتانا كركوكر باسي نكلي باسي ناكله أم بابتانا وشان شتي إداري ومعنا وخوندنا تاسيم متوسطة كردي بي أم بابتانا بلام أما مشروعي بارتي كتقديمي كل مشروعي زور جورة تربو يعني معنا على مركز سياسي كلا يترقبوا وفدي لهنا لماي شوارع لماي شوارع لكوسنجار مؤتمرش جورة بس لا بزاني رحمتي برحمة بمناسبة جورة خلقة زوري بانكر يعني حتى أكو تركماني شيء لكركو بانكر لتركمان كان بانكر بو مؤتمر بجدار بن بواني كل شيء بكا معنا قرار دراك كل تويشبكا وفد كان دروس كبلين مع مجرى خوي رئيسي وفد كبو عندها مكاني صار يسفي بو حبيب محمد كريم بو ما مسلم محمد بو بعض مستقليته برشي عارف بو هربابيته الصمد عبد الصمد محمد كوي بو كابرا بو ضابط بو او كاتا عقيد ركني كل مصطفى عزيزنا ومعناها مو كاك حسيني خانقاب ومعناها مو عندهم وفدبون عزي بخدمتكم إن جا دواي وتيان إما مام جلال طبعا أو كاتا مدنية كان يعني وان حسابك كأوان لقل ما في كردان عسكري كان طبعا مثلا عارف رئيس جمهور بو عسكري كان وكو عماش وكو أحمد حسن بكر أوان هيك بلين كين بون أوان تنتربون مدني كان يعني إما لقل أوان شو خمان علين عرب حقي أوي هي كوا مثلا حقي تقريري مصيري خوي بيع شارلسي خوي بدسي خوي ما في خوي إنكا كل جو حقي أوي هي كان بابشين ولا قال جمال عبد الناصر ومام جلال ياي بخير بيقى فؤاد عارفة كشو وكو وفدك الشعبي شايب جمال عبد الناصر كو زور باشا بريالك درتشو بو أواني كبهوي كشكاني باكرو دجي كرابون بريال درتشو آزاد كرين شو بون أواني بهوي كشي باكرو لا خوي عبد الكريم كانوا يدوي شخصية عبد الكريم عفواتي هنا كدركر بو كرت بو شجار كتسليم بيته وعفواتي دركر أمانة بلام لوقتي هنا لوقتي مفاوضاتك ككرا سجني كرتبو هموي برنبو مجموعي شان برا
مەسا حەبیب محەممەد کەریم سجن بوو بەریاننا ئەمانە مەسەلا بڵێن مامۆستا حەبیب زۆر کەسیان بەرا بەڵام هەژ بوو مایە لە سجنە مثلا من بۆ نمونە زاوایەکمە حاج عوسمان کە گیرا بوو لەگەڵ وەستا شەفیقا بەڕەحمەت بێ وەستا شەفیقی فیتەر هەبوو لە کود بوون بەر نەبوون کە زۆر گەورەش نەبوون یعنی هەر ئەندامێکی بەسیطی پارتی بوون و گیرابوون بەر نەبوون دوای بوو هین حاج عوسمان ڕای کرد یعنی بەنەوەیەک خۆی دەرباز کرد و لە کوتوانە گەشتەوە ناو کوردستان ومانە بڵێ یعنی بەعزێ بەربەینە هەر ئەوە بووە ینی کێشەکانی ئەو کاتی نێوان کێشە و ململانی سیاسی و فکری نێوان پارتی دیموکراتی کوردستان و حیزبی شوێی عراقی لەو کاتەیە چی بوو؟ ئەو مادەی بانی ڕقم سیازەی کە دەریان کرد بۆ ئیبادەی حزبی شووعی ئەو شتێکی زۆر علی شوم و پیس و ئەمانە بگڵاو بوو ئەنجا هەتا لە قیادیەکانە چەند کەسێک ینی بە سەلام عادل کە سکرتێر بوو هەروە بێتەوە مەسەلا بڵێن محەممەد حوسێن ئەبولعیز بوو عەبدوڕەحیم شەریف و هەم قیادی حزبی شووعی کوشتان هەمویان کوشتنوانە بەڕاستی من واقع ئەڵێم کە من لەگەڵ ئەوانیم ئەبوایە باوەشیان بۆ بکردنەوە ئەو شوێنانەی کە مەکتەبی سیاسی تیا دەسەڵاتدار بوو ئەنی بەشی لێوای سلێمانی و کەرکوانە باەخیان پێنان هەتا لە منتیقەی هین لێشانان لە وڵە سند لیانان لە منتیقەی چی پێڵێن بەمۆ لە منتیقەی بەمۆوانە لیانان وە چەند کەسێکیشان لێ کوشتن و ئەم بابەتانە بەڵام ملاسفای ڕەحمەتی باوەشی بۆ کردنەوە یعنی ڕێیان مەقڕیان کردو لەوا زۆر یعنی هینی باش بوو طبعا ئەو سیاسەتە مامجلال ئەوسا لە خارج بوو ئەوسا ئەو بڵێن لە مفاوەزات و دواییش طبعا ئەوە بوو لە بەیدوتەوە کە نەگەڕایەوە بەغاچوو بۆ خارج جوانە ئەو پێی خۆش نەبوو مامجلال دژی ئەوی نەبوو مامجلال حەزێک کرد کە ڕێی بە حزبی شووعی بدرێوەمانە ئەمان وەکو ئەوەی کە باعتیبار ئەنەه ئەوان سەلبی بوون بەرامبەر بە شۆڕشی ئەیلولەوە پێشەوەمانە معنی من بەواڵێم بەعکسەوە گەر ئەوان بەعزێ هەڵەیشان بوو بێ بەڵام هەر لە هەمان کاتدا مەواقفی چاکیشان هەبووە بەرامبەر بە شۆڕشی ئەیلول و ئەمانە يعني من هەموو کاتێگەڵێم لەوە کەم حزبی شووعی حزبێکی خەباتگێر بووە حزبێ بۆ تەسحی زۆر راوە لە پێناوی میلەتا بەڵام هەڵەیژە بێ لە هەموو لایەکە هەڵە بووە ئەمانە يعني من واقعا لێم و حزبێ بووە بۆیە باوەشی بۆ بکرێتەوە بۆ هەموو شێوەیەک يعني من لەگەڵەوە بووم هەتاکو شۆڕشی کوردستان وابێ يعني بەرزانی بە حیزبەوە نەبەستێ بەرزانی قائید بێ سەرکردە بێ ئەم حیزبانە بە شووعیەوە بە پارتیەوە هەمووی لەژێر ئەوە مەسەلا هەموو چەگاری هەبێ و بەرێشانە بێ ئەمانە قەت بووە مامۆستا بێستون لە ساتە وەختی دانوستان و گفتوگۆکان لەگەڵ حکوومەتێک لە دوایەکانی عێراقا پارتی یاخود حزبی شووعی لەو دەمایەک وەکو دوو هێزی دیاری سیاسی لە ساحەی کوردیا قەت بووە پشت لێک بکەن مەسەلەن قەزیە سیاسیەکانیان زاڵکن بەسەر قەزیێنەتەوەیەکانە لە گفتوگۆ دانوستانەکان لەگەڵ حکوومەتێک لە دوایەکان مەسەلا 63 حزبی شووعی وتی ئەم بەعس و قەومی جێی ئەوە نین متمانە نین ئێوە وتوێژە لەگەڵا بکەن قسەکە شاڕاست ئەوان تەیدی وایە ناکوشێ حزبی هین قەومی و بەعسیەکان لە وەختی شەڕی کوردستانی شەرگە عەبدولکەریم قاسمە بە حزبی بەعس باین دەرەکرێ عەبدولکەریم قاسم خۆی هانی ئەمانەیەوە بۆی زوبات و عەسکەری جێشی عێراقی بکوژنێن طبعا عەبدولکەریم قاسم بەتوندی دژایەتی هینی ناکرد ینی بڵێن شەڕەکرا بەڵام بەو شێوەیە بوو ئەوەی کە ئەیکرد خەڵکەکەی تر بوو بەس وەکو عەرز ناکەم ئەو زوبات و خەڵق و یا تەیارانی کە بوون هەمووینەتەوە پەرست و پیاوی خراپ بوون لە کوردستانیان ئەوەمانە ئینا خۆی عەبدولکەریم قاسم سیاسەتەکەی ئەوەنتر بوو لە چاوانە بەرامبەر بە کوردوانە زۆری پێخۆش نەبوو ینی ئەوەی کە حزبی بەعزێ کردیا نەتەوە پەرستەکانی ئاکردە سۆلیزمەکان بەڵام ئەمان مەبەستیشان هەر ئەوە بوو تا بەخۆیان قایمجی دەکەن پێی خۆیان گرن بە تایبەتی بە تەواوەتی ئەرزی بە خزمەم کە خوات تەواو هین ئەکەن بالفعل ئەوە بوو حزبی بەعس سەتاک و حرەکەی قەومیشی دوور خسە و ئتیامی کردن بە موامەرە و ئەمانە بە تەواوەتی کە خوات چەسپان اینجا و پەلاماری کوردیانە پەلاماری کوردیانە لە مانگی شەشە لە مانگی شەشە کە پەلاماری کوردیانە هەتا ساڵ عەماژ ئەیگو نحن نقوم بالنزهة جيشنا يقوم بالنزهة في شمال العراق ئەنجا هێرشێکی زۆر درندانە دەستی پێکرد یعنی ئەوە بوو ئەوەڵ پێریش کە پەلاماری ناوچەی بەرزانیان نا بەڕاستی من بۆ مێژوو ئێڵێم بۆ حقت ئەڵێم وانە ئەو ناوچەیە ناخۆشیێکی وایدی بەخۆیەوە بەڵام پاڵەوانانە قارەمانانە بەرەنگاری ئەو لەشکرەی عێراق بوون ماوەی دوومان شەڕیان لەگەڵ جێشی عێراقیا کرد شەڕ دوومانی ڕێک لە منتیقەی بەرزانە زۆر باش و ڕاستە بەعزە شوێنی گیرا ئەو بەرزانە حتاکو بە تەیارە مزگەوت و شەکانشان هەموو هین کاول کردنوانە لە ئاخریا مەشهورە برای فەیسەڵ ئەنساری لە مانگی نوە بروسکەیە بە تاریحە کە ڕزگارجێژ وتی ئێمە ڕاستە زۆر شاخی پێچە چوە ئەمانەمان گرتووە چەند شوێنێک بەڵام زستان بمێنین ئەمانە ئەوەندە قارەمانن زستان نام ئیسلاحەتکەین جا من بۆ مێژووی ڕێم دکتۆر محەممەد عوسمان
یایی بەخێر لە دکتۆر بوو لەوێ لە ناوچەی ئەوانە خزمەتێکی چاکی کردن بریناریان و ئەم بابەتانە یعنی قەت هین نابێت ئەمانە ئەوە بوو شێخ ئەحمەدی ڕەحمەتی وازم شێخ عەبدوڵڵای کە لەم بەینا وەفاتی کرد ئەو شێخ عەبدوڵڵای برازای بوو لەگەڵ هینا شێخ نەزیری کوڕی وازام ناردنی کەوتنە وتوێژێک ئەوە بەرقەیەکیان بە حکوومەت کەوا ئەنەوە منتیقەی بەرزان دەستکاری نەکرد. ئەمە وچمە سەر ڕووداوێکی تری گرنگی مێژووی ساتەوەختی شەستەکانی سەدەی ڕابردوو کە ئەویش ساڵی 1964 دروستبوونی ئینشیقاق و ململانەی فکری و سیاسی لە نێڕۆیزەکانی پارتی دیموکرات و جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی دیموکرات. ئایا تۆ کادر و پێشمەرگەیەکی دیاری ئەو کات کە بۆ خۆت وەک شاید حاڵێکی زیندوو لەنێو ئەو ڕووداوە مێژوویە گرنگا بوویت هۆکاری جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی چی بوو؟ خۆی واقعەن ئەو ناکۆچیە زووتر هەبوو بەتایبەتی لە بینی سەرۆک بەرزانی ڕەحمەتیە و لەگەڵ مامۆستا براهیمە یعنی ڕیشەیەکی قوڵتری پێش 64 بڵێ طبعا لە ساڵی 59 60 شتێکە بوو هێورە بووە لە 60 خۆ مەشهورە کۆنگرەی پێنجەم یعنی من حەزەکەم باسی لە کۆنگرەی پێنجەم بەرزانی ڕەحمەتی چۆ بەرزان هەر عاجز بوو تووڕە بوو ئەمانە ئەوە لەسەر چی؟ ئەو بە قسەم داکەن زۆر شتێ من داوایەکەم کە لە مەسلحەتی ئەوانە یعنی ئەنەهوو ئاعضاکانی لیژنە مەرکەزی و مەکتەبی سیاسی و ئەم مامۆستا براهیم کە سکرتێری حزب بووە ئەو ئازاری کەوانە مامزرا زۆر دۆستی زۆر ماسای خۆشەویست لە ئازاری خۆشەوی یعنی تا کە جاش بۆ لێ من هەر خۆشەویستووە ئەمانە بڵێ بەڵام ئەو دیار کێشە فکری سیاسیەکان بەدەر لە خۆشەویستی والله من بزانم ئەوە بوو مەلام سەفا وەکو زەعیمێ چونکە خۆی بەعەزەکەم پارتی جەناحی هەمزە عەبدوڵڵا ئەوان لە 58 و 59 زاڵ بوون بەسەر مەکتەبی سیاسیە مامۆستا براهیم ڕاستە سکرتێر بوو بەڵام وەک تەجمیل هەتا مامزرایش تەجمیل کرا ئەوان سەر بە حزبی شوعی بوون ینی ئەیانویست پارتی تەسلیم بە حزبی شوعی بکەن اینجا ئەوە بوو طبعا لە مای 6 59 یعنی بگەڕێنەوە بەرزانی گەشتە حدێک طبعا لە پێشە بەرزانی تەماشاکە عەبدولکەریم بەرەو ڕووی شوعیەکانە زۆر جوێی نایەتی لەوانەیە ئیتیجاهەکە مەسەلا بێت و من حەمزە ئەوان دوور خەمەوە حەمزە عەبدوڵڵا بوو حەمید عوسمان بوو مامۆستا ساڵح حەیدەری بوو ئەرزی بە خزمەت دەکەم نەژادی ئەحمەد عەزاغا بوو هەروە بێت و خەسرەوی ئاغای تۆفیق ئاغای فەتحوڵڵا بوو ئەمانە ئەمەش مەجموعانە ساڵ ڕوژدی بوو ئەمانە سەیتەران کردووە سەر حیزبەکە و وەکو جەناحێکی مائیلی حیزبی شوعی جواب بوو پەیوەندیان بە جەمال حەیدەری ڕەحمەتیەوە هەبوو ئەم بابەتانە ئەمە طبعا بەرزانی ڕێی بوان گوێی نەدانی ئەوانە لە ئاخریە طبعا ئەوە بوو حەمزە عەبدوڵڵا گەشتەوەی ئەڵێن گوایە نامەیەکی بۆ بەرزانی ڕەحمەتی نووسیوە ئەنە ناسحون ئەمینون لەکە ئەمانە زۆر پێی پەس بووانە کە دیشی عەبدولکەریم تقریبا بەرەو لە شوعیەکان بەرەو دوورەکەوێتەوە لەیان شتێکی وا بەزەکەن ئەمیش بە هەری زانی ئەوە بوو ناردی کۆنفرانسێ بگیرێ ئەوان نەهاتن بۆ کۆنفرانس شتەکە دەریکردن بەزانەکانە لە مەقەر دەریکردن هەتا جوابیان مامزرا لە کۆیە بوتیان ئەو کاتە تەجوید بوو کە کلی ئینیە کە بڕۆ ئشرافی سەر جەریدەی خەبات و ئەنە بکە مامۆستا براهیم لە خارج بوو ئەمە مؤتەمەری چواریشیان لەم مؤتەمەرەکە یەکسەر هەمویانیان دەرکرد هەنیانش لە مؤتەمەریش بەشدار مامۆستا براهیم بوو بە سکرتێر ئەمە تۆ ڕێتداوە بەرزانی گەورەت بێ برا گەورە بێ هەموو حسابێ بێ دیار بوو بەرزانی بەو شێوە تەماشایە کرد کە خۆی ئەبێ مەسەلا لە قسەی دەرنەچن هەرچی ئەو بیڵێ نەڵێن نە ئەمە تۆزێ تقریبا لە 60 باش و مەسەلای سەبرین من دائما موقفی مامۆستا حەمزە و مامۆستا ساحیدەری طبعا ماوەی پێکەوە ئێمە لە محکەمەی شەرعی پێکەوە بووین هەڵویستانم پێ جوان بوو کە هیچ شتێکیان نەکرد دوای ئەوە یعنی بڵێ جیاوازیە دروستکە حسابەکەن جوان نەدا یعنی کەواتە بم بۆچوونەی تۆ مامۆستا ببوورە بم بۆچوونەی تۆ هەر کەس بیرێکی شوێ یانە یاخود چەبڕەوانەی لە نێو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان هەبوو بێ لەو ڕۆژگارەیە ئەوە یا تەجمید کراوە یا دەرکراوە یا هەڵپەسێنراوە ئەزەکەم ئەو کاتەوە بەڵام کە ئەوان لابران مامۆستا براهیم ئەوان طبعا سەلێنێ بڵێن مؤتەمەری چواکرا بە سکرتێر و کاروبار کەوتە ژێر دەسەنوانە خۆ مامۆستا براهیم زۆرتر بەلای ئەوە دانراشوی پیاوێکی عاقلیش بوو تێگەشتوو بوو لەگەڵ لە تەوپەرستەکانە یعنی لەگەڵ ناسوێزەکانە برادەری هەبوو لەگەڵ وەختی خۆی لەگەڵ قەومیەکانوانە هینێکی هەبوو ئەنگوو وایە مەسەلا ئەو زۆرتر سەر بەوانەوەمانە خۆ لە ساڵی 60 بڵێن شوعی هین نەبووی کە باکسی بێ زاڵ بێ لە ساو حیزبەکەوەمانە ئیتر ئەو بەرزانی ڕەحمەتی عەبدولکەریم قاسمیش دەستێکی هەبوو ئەو یوسف کە وەزیر بوو ئەو یوسف مەلا مستەفا بیکا بە سکرتێری حیزب
نامێ ناردەیگو ئەمانە بە قسەی تۆ ناکەن ئەمانە تۆ بە هیچ نازان خوان هەموو شتێکن بەمان شێوە دەیو بەرزانی بە عملیەوە ناسکردێری حزبێ عەبدولکەریمیش حەزیە کرد ئینشقاق بکوێتە بینیانەوە چونکە ئەوە سیاسەتی عەبدولکەریم بوو دائیمە حەزێک کرد لە یەک بە حزبی وەتانی دیموکراتی کرد بە دوو بەشەوە چادرچی محەممەدی مەسا حزبی شووعێکی دروست کرد لەولاوەی داوای ساغر لە زدی حزبی شووعی ئەمانە بەس ئەو کاتە مامۆستا براییم وان ڕازی بوون بۆی بارزانی چی فەرمووی ینی قسەکانی قبول کرا و محسین زەی لە کتێبی بەشی دومی وێزگەکانی ژیان ماڵێ لە 1950 لە بەغا ئاهەنگێک بوون ڕۆژ گێڕا لە ئوتێلی خولت ئەڵێ بەرزانی و ئەندامانی سەرکردایەتی نهاتبوونەوە هینە هەمزە عەبڵاو و تاریکی خوێندەوە و تاریکی زۆر چەپڕەوانە و تون ڕەوانەتر بوو لە برادرانی حیزبی شووعی ئەمە دلیل نییە بۆ ئەوەی کە هەندێک لە برادرانی باڵی مەکتەبی سیاسی بیری چەپڕەوانەیە بوون بڵێن خۆی چۆم ئەو کاتە قاعدە تەئیدی حەمزە عەبڵاوانی ناکرد قاعدە لەگەڵانە بوون بعضێکیان وەک بەڕەحمە بێ نووری شاوەیس و بەڕەحمە بێ عومەر دەبابەوان وەکو محاید وا بوون بەس مامۆستا براییم و مام جەلال زۆر دژی ئەو تاقمی حەمزەوان بوون زۆر یعنی هیمووانە بەڵام بەرزانی کە نێچوو بێت ئەو کاتە ڕێی بۆ خۆ گوێی نادانێ یعنی ئەوەش بوو من واتیەگەم کە عەبدولکەریم قاسم لەگەڵ شووعەکان مسارەیەکردن و لەگەڵانە ئەویش حەزێ کرد ئەمان بەو ڕێگایە بڕن بەڵام لە دوایی ئەوە بوو مامۆستاجان زۆر بمبورە لە کۆنتڕۆڵ ئاگادار مەکرد کە کاتەوە بۆ یەک دەقە کاتە ماوەیە دو پرسیار بکەم بە بڕوای تۆ ئەگەر ئەو ئینچی خاخۆم بلانێ و باڵبانێ لە خۆناغا لە 64 ڕووینەیە بارودۆخی سیاسی ئێستای کوردستان بەم شێوەیە ئەبوو یاخود جیاوازە بە باشتر مەزان چونکە بەڕاستی ئەو کاتە من خۆم چەنە بڵین بە حسابی حیزبایەتی لانگیری جەماعەتی مەکتەبی سیاسی بەڵام من پێم باش بوو ئەو کاتە کە بەرزانی بڵێنە شەشوێ و زەعیم بوو برا گەورە بوو قبول کرا بوو ئەوایە ئەمان بەهەڵە بوون یعنی 64 ئەو کۆنفرانسی کەپتان لەسەر ئەوە بوو کە ئەو لەگەڵ عەبدولسەلامە ڕێکەوت ئیتفاقیش دەی شوباتی 64 بەیانەکەی سوایتیانە و بەڵام ئەو هودنێ بوو کردبووی خەڵکی زۆر ناچار بوو خەڵک زۆر پەرێشان بوو زۆر سپاس مامۆستا بێستون عەلیکەریم ناسراو بە مەلا بێستون یاریدەری پرۆفیسۆر لە زانکۆی سلێمانی و پێشمەرگەی دێرین و کادری دێرینی باڵی مەکتەبی سیاسی شنی و شۆڕشی ئەیلول سپاس بۆ بەشداری و زانیاری سپاس بۆ خۆکردنیوانداری خۆشحاڵ بووین بە ئامادەبوونیت زۆر سپاس بیرانی بەڕێز بە ناچاری و ماڵ ئەوە یەکەین تا ئەڵقەی داهات و بەرنامەکەیت و تاواکردنی تەوەرەکان بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ